بەڕاستی من کە ئەو پەرتەوازەیە بینم زۆر تەعەسوف ئەخۆم، زۆر بێزار ئەبم لە زمان لە بێکرداری. هەمومان ئەم قسەیە دەکەین و هەموو ئەحزابێکی سیاسی ئەم قسەیە دەکات و هەموو سەرکردەیەکی سیاسی ئەو قسەیە دەکات، بەڵام ئامادە نەبووینە هەموو ڕوعەتێکی نەتەوەیی بخەنە بەرچاوی خۆیان کار لەسەر ڕوعەتی نەتەوەیی بکەن کە کارە سەرچێکا ڕوعەتی نەتەوەیە. هەمومان پێویستە ڕوعەتی نەتەوەیمان هەبێت. ئێمە لە خەباتە لە مێژوودا چەندین خەباتمان کردووە بۆ ڕزگار بوونمان لە چی لەو دیکتاتۆرانەی کە ئازادی ئێمەیان زەوت کردووە، کە گەیشتین وەکو باشوور و خۆمان گەیشتین بەو ئازادیە، بەڵام بەداخەوە لە نێو خۆشمان وەک چۆن کوردستان بۆ چوار پارچە بەداخەوە بەدەستی خۆشمان لە هەرێمێکی ئازاد دوولەتمان کردەوە، باشوورشمان کە ئەم هەرێمێ دوولەتمان کردەوە. ئەمە خۆی لە خۆیدا هەڵەیەکی گەورەیە، کەواتە ئەوانەی کە باس لە یەکگرتووی دەکەن پێویستە کرداریان هەبی و کار لەسەرەوەی بکەن. هەموو سەرکرد سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان هەر یەک لە شوێنی خۆی خەباتی بۆ پارچەکەی خۆی دەکات. تورکیا نەک تورکیا بگرێ عراقیش ئێمە لەو هەرێمەدا عراقیش هەمان ئەو بەرنامەی هەیە کە کار لەسەر نەهێشتنی کوردیەکە، کار لەسەر زمانی کوردی ئەکاکە نەهێڵی، کار لەسەر نەتەوەیشمان دەکا کە شوناسی نەتەوەیمان بسرێتەوە. بۆیە ئەگە کەزەکەیە، ئەگە پەکەکەیە، ئەگەر دیموکراتە، ئەگەر ئێمەینە، ئەگەر هەموو ئەوانەی کە دایانەوێ خەبات بکەن بۆ ئازادی کوردستانی خۆمان، ئێمە زارێ پارچەیەکمان ئازادە. بیر لەوە دەکەینەوە ئەمە بەس پارچەی خۆمان ڕزگار بکەین کە ڕاستە بیر لەوەی دەکەینەوە بیپارێزین ئەو ئەمنیەت و ئازادی کە بەدەستمان هێناوە ئەو کارێک کە کردمان بۆ ئەوڕۆکە کردمان، بەڵام لە پاڵ ئەمەشدا پێویستە خەمی کوردستانی گەورەمان لەبەر بێ، پێویستە لەسەرمان هەموو سەرکردە گەورەکانی هەر چوار پارچەی کوردستان کە کار بۆ ئازادی کوردستانی گەورە دەکەن کە ئەوەش پەیامێکی ڕاستەقینەی داهات و کوردستانمانە کە دەبێ هەرگشتینەوە سەر ئەو پەیامە. پێویستە هەمومان کار لەسەرەوەی بکەین کە ئەو پەیامانە کە ئەو ورژێندرێن بۆ ئەوەی تێگەیشتی ئێمەی گەلی کورد هەوڵ بدەین یەک پەیاممان هەبێ، یەک سەرکردەمان هەبێ، یەک کاریش بکەین بۆ کوردستانی گەورە. ئەگەر ئێمەی کورد یەکگرتوو بین، هەر کەس بڵێت ئێمە شێرین، هەر وەک چۆن بەعسن نەهێشت سەد بەعسیش بێ پێی دەوێرین. سیاسەتی تورکیا بەرامبەر بە کورد سیاسەتەکی دڕندانەیە. سیاسەتی تورکیا تەنها بەرامبەر بە کوردی باکوور نییە، بەڵکوم بەرامبەر بە کوردی باشووریشە. ژمارەیەکی زۆری کوردی باشووریشی کردیتە ئامانجی تۆپ و تیارەکانی خۆی، بەشێکی زۆریشی یعنی با بڵێن کوردستانی باشووری داگیر کردی و لەژێر چەپۆکی دەوڵەتی تورکیا. ئەگەر بێت و باس لە سووریا بکەین بە هەمان شێوە لە ڕۆژئاوا لەوێن دەرێش یعنی بەڕاستی کوردەکان بێبەش نەبوون لە تۆپبارانکردن و شەهیدکردنیان لەلایەن ڕژێمی تورکیاوە. لەوێش بە هەمان شێوە یعنی بەڕاستی کورد بوویتە ئامانج، یعنی ئامانجی تورکیا. چەندەهان فشاری کوردیش هەبووە لە ئەوروپای و لە پارچەکانی دیکەی کوردستان، بەڵام تا ئێستالۆکە دەنگدانەوەیەکی ئەو تۆی نەبووە، با بنێ فشارێکی ئەو تۆ نەبووە لەسەر تورکیا. بازی دایتە چەند وڵاتێکی تریش بێزگە لە کوردی. پێم وایە مستەقبەل و ئایندەی تورکیاش بۆ شێوەی باش نابی، لە داهاتوو فشاری زیاتری خرێتە سەر و نسکۆیەکە با پێم وایە. بێگومان پێویستە کوردی یەکگرتوو بی، بەڵام تا ئێستاش لەگەڵدابی بەهۆی با بڵێن دابەشبوونی کورد نەیانتوانێ یعنی یەکگرتوو بن. تا باسی کۆنگرەی نەتەوەی کورد کرا تا ئێستا بەشێک لە حزبە چەپ و حلمانیەکان هەوڵیان نۆدایەکە ئەو کۆنگرێ ئەنجام بدرێ، بەڵام بەداخەوە تا ئێستاش ئەوە ئەنجام نەدرا. دیارە هۆکاری دەرەچی هێوەش دەستی دەوڵەتانی ئیقلیمی لە پشتەکە نایەڵن کوردیەک گردی گر بێت و ئەو کۆنگرە نەتەوەیە ئەنجام بدرێ. ژینە ئەو کات پێم وایە ڕەنگە نەتیجەیەکی بێ و فشارانەی بەرامبەر بە تورکیا ئەکرێت. دیارە مەقسەد دیارە و حزب و لایەنانەی بربەستن لە بەرامبەر بەستنی کۆنگرەی نەتەوەیی.
دیارن پێویست ناکە ئاماژە بەناوەکانیان بکرێت و داکۆچی با بڵێن بەرچاویشان لێکرێت و بەرژەوەندیان هەیە بەڕاستی بەرژەوەندیەکە ڕێگرە لەوەی ئەو کۆنگرە ئەنجام بدرێ بەرژەوەندیە حزبیەکان خراونەتە سەر بەرژەوەندیە گشتی و نیشتیمانیەکە هەڵبەتە ئەمە لە ناوبردنی کووردە چ لە باکوور بێ و چ لە باشوور بێ دیارە ڕژێمی تورکیا پلانێکی گرنگی هەیە بۆ لە سڕینەوەی کورد هەر چار پارچەی کوردستان بەڕاستی بۆ واقعکە دیارە لەوێن دەراژ دیارە بە شێوێکی بەرفەڕاوەتر ئەم هەڵمەتەی توربەوە یەک هەڵمەت و دوو هەڵمەت نابی دیارە بەردەوامە بی بەڵامەوەی کە گرنگە چۆن بتوانێت هەمومان پێکەوە بتوانین هەر چار پارچەی کوردستان بپارێزین و بتوانین نێڵین چیتر ڕژێمی تورکیام لە ناوبردنی کورد بکە و گرنگەوەیە چۆن بتوانین پلانگیێری تورکیا لەوە زیاتر پێێنێتێنە هەندێک بابەتی گرنگتر.